بەناوی خۆبەخشنەوە مێرەبان سڵاوتان لێبێ زان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەمەوێت هەڵوەستا لەسەر دیاردەیەکی جیهانی بکەم. بەداخەوەم دیاردەیە چەند ساڵێکە لە عێراق و هەرێمی کوردستان دەبیندرێت. دیاردەیەک کە هەولێری هەرێمی کوردستانی کردووە بە دوو لە خەتەرناکترین شارەکانی تەواوی پارێزگاکانی عێراق. دیاردەیەک کە لەوانەیە زۆرێکمان بێ ئاگابین بەڵام بەسەرمان داهات بێ. دیاردەی سپیکردنەوەی پارە لە نێو هەرێمی کوردستان، دیاردەی سپیکردنەوەی هەموو پارە ناشەرعیەی کە داخلی عێراق و هەرێمی کوردستان دەبێت و لێرە دەکرێت بە پارەیەکی یاسایی و سپی دەکرێتەوە. ئەمڕۆ دیاردە لەسەر سپیکردنەوەی پارە دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن و ئاگاداری ئەم دیاردەیە بن. سپیکردنەوەی پارە یاخود شۆردنەوەی پارە تەواوی ئەو پارانە دەگرێتەوە کە لە ڕێگایەکی ناشەرعی و نایاسایی پەیدا دەکرێن. تاوانی سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆر تاوانێکی نوێ و تازان. هەرچەندەم جۆرە کردەوە تاوانیانە دەمێکە لە کۆمەلگا ئەوروپیەکان بوونی هەیە و سزای دیاریکراوی بۆ دانراوە. بەڵام لەگەڵەوەشدا ئێستا لە کۆمەلگا دواکەوتوەکان بە شێوێکی بەرچاو بڵاو بۆتەوە و بۆتە هۆکاری ڕوخانی حکوومەت و دەوڵەتەکان و دروستبوون و هێنانەکایی ڕێکخراوی تیرۆریستی. تاوانی سپیکردنەوەی پارە بە یەکێک لە تاوانە تازەکان دادەنرێت کە سنوور بڕە و پێی دەڵێن سنوور نەناس بەهۆی هەبوونی ڕەگەزی بیانی لە نێو ئەنجامدانی تاوانەکە. هەبوونی پایی بیانی لە نێو تاوانەکەدا بە پایەکی سەرەکی تاوانەکە دادەنرێت. ئەنجامدانی ئەو تاوانە دەگەڕێتەوە بۆ لاوازی ئیدارەی دەسەڵات و دەوڵەت لە نێو خۆی وڵاتدا. کاتێک ئەنجامدەرانی ئەم تاوانە زۆر بە ئاسانی و ڕێگا و شێوازی جیاجیا و پارانە دەشارنەوە کە بەرهەمی ئەنجامدانی تاوانەکانی تیرۆر یاخود دزی یاخود گەندەڵی یاخود پارەی کۆکراوەی بەرهەمەکانی مادەی هۆشبەرن. بەخۆی لە ئەسڵا منی لۆندرینگ یان سپیکردنەوەی پارە یا شۆرینەوەی پارە دەگەڕێتەوە بۆ کەسێک بە ناوی ئالکاپۆنی کە ئەمریکیە بەڕەگەز ئیتاڵی بوو لە سەدەی 20 چەند شوێنێکی شوشتنی جلوبەرجی هەبوو یا شۆرینەوەی جلوبەرجی هەبوو. بۆ نمونە ماگانە ئەگەر $1000 ئیشی بکردا بەیە دەیکردە $10,000 داهاتەکەی. $9,000 مافیاگەرایی ئەوەی کە پای کرد بوو لە بواری مافیاگەرەی تێکەری پارەی شوشتنەوەی جلوبەرجی دەکەن. ئەو چەمکە لەوەی هات بەمانەی ئەوەی نایە پارەی بخێ ناو غەساڵە و بیشۆی، وەکو لەو پیاوە هات لەو شخصە هات کە چەند شوێنێکی جلی بۆ خەڵک دەشوشت پارەی مافیاگەری و ناشەرعی تێکەری ئەو پارەی دەکرد کە لە شوشتنی جلوبەرێک بەدەستی دەکەت. کابرایکی ئەمریکی بوو ئالکاپۆنی و بە ئەسڵ بەڕەگەز ئیتاڵی بوو. شۆردنەوەی پارە ئەمە دەستەواژەیەکە باسی زەریمێشی اقتصادی دەکات تاوانێکە کە لە بواری ئابووری ئەنجامەدرێتن لە هەموو وڵاتان هەیە بە تایبەتی لە وڵاتانێکە شێشە گەندەڵیان تێدا هەیە و ئەو شوێنێکە دیکتاتۆرێکتان تێدایەوە وڵاتە بەرهەمێنە نەوتیەکان زۆری تێدایە. لە داتا جیهانیەکان باسی رووسیا وڵاتە شەرقیەکان دەکرێت کە ڕێژێکی ئەزگار زۆر دیاردەی شوشتنەوەی پارەی تێدا هەیە. ئەوش لە ئەنجامی ڕوودانی کۆمەڵێک تاوانی ئابووریە بۆ نمونە دزی، بۆ نمونە ئیختیلاس لە ماڵی دەوڵەت، خیانەت ئەمانە، تیزارەکردن بە مخەدەرات، تیزارەکردن بە مرۆڤ. لەو بوارانە پارێکی ئێجگار زۆر بەدەست دەکەوێتن. ئەو پارەیە بۆ ئەوەی بکرێتە شتێکی نزیک لە مەشروع و لە حەڵاڵ تێکەڵ دەکرێت لەگە کەرتی عقارات و لەگەر کەرتی بانکەکان و کەرتەکانی تر بە چەند قۆناغێک بۆی ئەم پارەی پێگوترێت سپیکردنەوە. پارێکی ڕەش کە لە حەرام پیا بووە کە لە بەشێکی ناڕەوە بەدەست کەوتووە لە قۆناغی لە قۆناغەکان دەخرێتە بانکەکان یان تەحویل دەکرێت یان بە عقارات دەدرێت یان بە زێر دەدرێت یان مەشتی سیارەی گرانبەها دەدرێت یان بە یەختی گەورە ئەدرێ بە بابەتانە ئەدرێ. پاشان لە قۆناغێشتر ئەوانە دەفرۆشتێنە و دیسان دەکرێنەوە پارە و مامەڵی تریان پێکرێ بۆی بە چەند قۆناغێک شێوەی خۆی بگۆڕێ ئەو دەستگا تایبەتمەندانێک کە بە دووادا سووی دەکەن بە زەحمەت بتوانن بیدۆزنەوە. لە عێراق یاسایەک هەیە بۆ بەرەنگاربوونی ئەم بابەتە کە یاسای ژمارە 39 لە ساڵی 2015 لە عێراق دەرچووە بۆ بەرەنگاربوونەوەی شوشتنەوەی پارە و تەمویلکردنی ئیرهاب. بەڵام بەداخەوە ئەم یاسایە لە هەرێمی کوردستان بەرکار نییە و لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکی تایبەتمان نییە بۆ بەدواداسوونی ئەم تاوانە اقتصادیە. مالعلم بە پێی داتەکانی دەوڵەتی عێراق لە دوای بەغدا، هەولێر
زۆرترین ڕێژەی سپیکردنەوەی پارەی تێدا ڕوودەدات پاشان بەسرا پاشان نەزەف پاشان دهۆک واتە سێ پارێزگای عێراقی و دوو پارێزگای هەرێمی کوردستان زۆرترین تاوانی غەسیل ئەموالی تێدا ڕوئەدا کەسی لە هەرێمی کوردستان تا ئێستا بەداخەوە نەیاسا فیدراالێکە بەرکار کراوە نەیاساکی تایبەتیش هەیە کە چارەسەری ئەم دیاردێ بکە ئەو یاسانێک هاشن بۆ دەستگای نەزەها و چاودێری دارایی و داواکاری گشتی زۆر لەوە بێهێسترن کە بتوانن ڕوبەڕووی دیاردێشی تاوانکاری بە شێ ببنەوە. ئێمە لە ڕێکخراوەکەمان لەگەڵ ڕێکخراوی UNDP جێبەجێما کرد کە پرۆژێک بۆ ماوەی 5 مانگ بوو ئەنی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە بە لامانەوە گرنگ بووکە لە کۆتاییەکەی راپۆرتێکیشی لەسەر دەچوو ئەنی لە دەرئەنجامی ئەو راپۆرتە ئێمە بۆمان بە دەرکەوت لە هەرێمی کوردستان بەداخۆ دەتوانین ئێستا بڵێن دیاردەکەیە لە هەرێمی کوردستان بە ناوی سپیکردنەوەی پارە کە بەداخەوە ینی ئێمە لە دواوەی عێراقیشین کە بەراورد بکەین چکە کەلێنی یاسایی هەیە لە هەرێمی کوردستان تا ئێستا یاسایەکمان یاسایەکی دیاریکراومانە بۆ ڕوبەڕووبوونەوەی سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆر بەدا لە عێراق لە ساڵی 2015ەوە یاسای ژمارە 39 دەرکردو بەڵام بەداخۆ لە هەرێمی کوردستان ئەو یاسایە تا ئێستا دەنەچۆ ئەو کەلێن یەک لە خاڵەکان کەلێنی یاسایی هەیە کە لە هەرێمی کوردستان خاڵێکی تر کە لەسەر ئاستی مؤسسات کە ئێمە لە هەرێمی کوردستان بەراورد دەکەین کە دامەزراوەکان لە هەرێمی کوردستان لەو ئاستانین کە ڕوبەڕووی ئەو دیاردە بنەوە وەک زانراوە سپیکردنەوەی پارە لە چوارچێوەی جەرائیمی منەظەمە کە ڕوبەڕووبوونەوەی ئاسانیە پێویست دەکات دامەزراوەکان خۆی بۆ ئامادە بکرێ و یاسای هەبیتن و کادیری پێشکەوتوو هەبیتن لە بۆ ئەوی ڕوبەڕووبوون بەداخۆ لە هەرێمی کوردستان ئەو کەلەنێش هەیە کە لە عێراق لە 2015ەوە تا ئێستاکە مەکتەبی غەسیلی ئەموال دروست بووە دەیان کادیریان هەیە مەکتەبەکن کە بە دوواداچوون دەکەن بەڵام لە داخۆ لە هەرێمی کوردستان تا ئێستا نەتواندراوە کە مؤسسات بگرن خاڵێکی تر لەسەر ئاسی ئەوەی کە پەیوەندی بە هۆشیاری هاوڵاتیان مؤسساتی ئەعلامیەوە هەیە بەداخەوە ئەوە شکەلێنەکە تا ئێستانی تێکەڵیەکێ لە نێوان ساختەکردنی پارە و سپیکردنەوەی پارە کە پێویستە ئەوە جیا بکرێتەوە کە ئەنی ئێمە درکمان بۆ کردێک کە هاوڵاتیان زۆر جاران هاوڵاتی هەیە بە نەزانی ینی تووشی کەیسی سپیکردنەوە پارە بووە بۆیە ئێمە بەلامانەوە گرنگ بوو کە ینی لەسەر ئەو ئاستەژ ئیش بکەن کە بەشێکی پرۆژەکەمان تایبەت کرد بەوەی کە دامەزراوەکانی میدیا لە هەرێمی کوردستان چۆن دەتوان ڕوبەڕووی ئەو دیاردە ببنەوە کە پێویست دەکاتن ئەنی راپۆرت و بە دوواداچوون و بەرنامەی تایبەتیان هەبیتن بە تایبەتی راپۆرتی بنکۆڵکاری کە پێویست دەکاتن چکە دیاردەوت باسم کرد دیاردەشی تازەیە لە هەرێمی کوردستان پێویستی بەوەی هاوڵاتیانی زیاتر تێدا هۆشیار بکرێتەوە. جیاوازی سپیکردنەوەی پارە لەگەڵ پارەی تەزویر سپیکردنەوەی پارە لە بنەڕەتدا پارەکە دروست و ڕاستن و سەرچاوەکانیان لە بانکێکی نێودەوڵەتی دەرچوو ژمارە کراوە بەڵام ڕەنگە بەرهەمی فرۆشتنی مادەی هۆشبەریان تاوانی هەڵکوتانە سەر بانک و کە لە کۆندا هەبوون ئێستام شێوازە نەماوە یاخود پۆستێکی حکومی یاخود بەرهەمی فرۆشتن و بازرگانی پێکردنی مرۆڤەکان و مادەی هۆشبەر و کردەوە تیرۆسیەکانە بەڵام هەرچی پەیوەستە بە تاوانی ساختەکردنی درا و پارە وەگڕوونە پارەکە لە بنەڕەتدا دروست نییە بە جۆرێک واقعێکی نادروستی خراوەتە سەر عوملەیەک یان کاخەزێک نزیک لە ڕاستی کە مامەڵی پێدەکرێت و دەخرێتە بازار بەمەش بکەرانی لە بەرامبەر ئەمەدا دەستکەوتێکی زۆری مادی و معنەویان بۆ مسۆگەر دەبێت بە خستنە ڕووی پێناسەکانی هەردوو تاوانەکە بەڕوونی بۆمان دیار دەبێت کە جیاوازی چییە لە نێوان سپیکردنەوەی پارە و لەگەڵ تەسویرکردنی پارە دائما وا یعنی بەشێکی کورت و پخۆت باسی بکەین شۆرینەوەی پارە یا شوشتنەوەی پارە بریتێ لە هەوڵدان بۆ بزرکردن و شاردنەوەی سەرچاوەی ناشەرعی ئەو پارانەی کە لە ڕێگای ناشەرعی پیادەبی و تێکەڵکردنی لەگە سیستەمی بانکی و سیستەمی بازرگانی پارە ناشەرعیەکانش بریتێ لە پارەی تەهریبی ئەموال تەهریبی هەموو ئەو شتانە کە دەکرێت لە پارەی مخەدەرات لە پارەی قومار لە پارەی جاسوسی لە پارەی دزی و ڕەشۆ و بەرتیل لە هەموو پارانەی کە لە اقتصاد پێی دەگوتێت ئابووری ڕەش یان ئەو ئابوووریانەی کە سێبەریان پێدەگوت یان ئەو ئابوووریانە پێیان دەگوتێت
لە دەرەوەی یاسای اقتصادی کار دەکەن هەوڵ دەداتن ئەو پارانە سەرچاوەی دروستکردنی یا دروستبوونی ئەو پارانە بشارتەوە. سێ خوتووە هەیە، سێ هەنگاو هەیە بۆ شۆرینەوەی پارە. هەنگاوی یەکەم بریتێ لە سپاردن، لە دانانی وەکو وەدایع یان بابرێن دانانی لە بانک، دانانی لە مؤسساتی دارایی، کڕینی عقارات و ئۆتۆمبیل و بە بڕی جیاواز لە شوێنی جیاواز ئەو قۆناغی ئیداعکردن و سپاردنی پێدەرن. قۆناغی دووەم بریتێ لە قۆناغی تەڕکردن و ئەستەمکردنی ناسینەوەی سەرچاوی ئەو پارانە. ئەویش لە ڕێگای شەریکاتی وەهمی، لە ڕێگای دانانی پارە لە بانک، چ بە شێوەی گواستنەوەی ئەلکترۆنی، چ بە شێوەی گواستنەوەی نائەلکترۆنی لە بانک لە بۆ بانکەک لە شوێنێک لە بۆ شوێنشتر، تاکو سەرچاوەی دروستبوونی ئەو پارەی ئەستەم بکە. قۆناغی سێم بریتێ لە قۆناغی وشەکردنەوەی پارەکە لە ڕێگای شەریکاتی وەهمی، لە ڕێگای بانکی وەهمی، لە ڕێگای فەواتیری وەهمی، لە ڕێگای دروستکردنی یا یارمەتیدانی ڕێکخراوی خێرخوازی، لە ڕێگای مەحاکم، لە ڕێگای ڕیکلامکردن بە خەڵکی ناودار و ئەوانە و بڕێکی زۆری پارە لۆدادنێ لاسلا بەخۆی ئەو کەسێک کە ڕیکلامەکەی دەکە پارە چکەم وەردەگری، پارەکە لە بۆ چێ دەستەوە؟ لە بۆ ئەو شەریکەیە دەستەوە کە خاوەنی پارەکەیە، ئەوانەی کە پارەکە سپی دەکەنەوە. باش نییە؟ یان دەیداتەوە ڕێکخراوەکی خێرخوازی، ئەو ڕێکخراوە خێرخوازیە فاتورەی لە بۆ دەکا هەر کەسێک $1000 یارمەتی وەرگرتی، لاسلا هەر کەسێک $100 وەرگرتیە. بەشەکە و پارەی لە ئەو ڕێکخراوەیە، بەشەکەی تریشی لە بۆ خاوەنی پارەکەی کە دەست بکات. بەڵام ئەوە تەعمیم ناکرێ بەسەر هەموو بانکەک و هەموو ڕێکخراوەکی خێرخوازی. تەبەن ئەم یاسایە کۆمەڵێک شتی دیاری کردووە کە ئەم شتانە بە تاوان دادەنرێن ئەگەر ئەنجام بدرێن و ئەو کەرتانەشی دیاری کردووە کە بە زۆری ئەم تاوانە لێ ڕوودەدات. باسی بانقەکان دەکات، باسی خاوەن پیشەکان دەکات، باسی شوێنەکانی ئاروگۆری دراو دەکات، باسی شوێنەکانی فرۆشتنی عقارات دەکات. ئەوانە هەموو ئەو شوێنانن کە ڕەنگە ببنەهۆی دروستبوونی تاوانی شوشتنەوەی پارە و شوشتنەوەی پارە لە ئەنجامی تاوانێکی ئەسلی ڕوودا. مەسەڵەن دزی سزای خۆی هەیە لە یاسای عێراقی، لە ئەنجامی ئیختیلاسە، لە ئەنجامی خیانەت ئەمانەیە، ئەوان هەموو سزای خۆیان هەیە لە قانون عقوباتی عێراقی. لە ئەنجامی بازرگانی کردن بە مرۆڤە سزای خۆی هەیە لە شوێنی خۆی. کەواتە سزایەکە یەکەمجا تەطبیقکردنی سزا ئەسلیەکەی لەسەر تۆمەتبارەکەی کە تۆمەتبارەکە جیران، پاشان دەست بە سەرداگرتنی سەرەت و سامانی گواستراوە و نەگواستراوەتی. ئەوان ئەو سزانە نەکە لە یاساکە دیاری کراون. پارەکە لە ئەساسدا پارەکە سەرچاوەکەی نی پارەچی تەواوە هیچ گومانی تێدانێ، بەڵام لە ڕێگەیەکی ناشەرعیەوە بەدەستێەوە، لە ڕێگەی دزی بیتن یا لە ڕێگەی گەندەڵی بیتن یا ساختەکردن بیتن بەدەست دێتن لە بۆ ئەوەی کە ئەو پارەیە ینی سەرچاوەکەی سپی بکرێتەوە دێن لە ڕێگەی مەشروعەکی یاساییەوە بەگەڕی دەخەن. بەداخەوە لە هەرێمی کوردستان لە عێراقیش ینی بەداخۆ کە زۆنێکە کە گەندەڵی زۆری تێدا دەکرێتن و فڕتوفێڵی زۆر تێدا، بەشێک لەو پارانێکە لە ڕێگەی گەندەڵیەوە بەدەستێتن هەوڵ دەدەن لە ڕێگەی مەشروعەکی یاساییەوە سپی بکەنەوە. ینی ئەو سێکتەرانێک کە زۆر ینی جێی سەرنجن کە بۆتە ئەوەی کە پارەی تێدا سپکرێتەوە، سێکتەری عقارات بە دەرەجەیە کە نووسینگەکانی حواڵەی دراوە، هەروها زێڕە بەشێک لە ڕێکخراوەکانیشی گرتوتەوە. ینی ئەو سێکتەرانە کە زەق بوونەوە کە گەندەڵیان تێدا بەتایبەتی وەبەرهێنان لە خانوبەرە سێکتاری عقارات، ینی بەداخەوە لە هەرێمی کوردستان ینی گەشەکردنەکی ناسروشتی هەیە لەو سێکتەرە. هەروها لە عێراقیش لە بەغدای ینی کە بەتایبەتی نرخی عقارات زۆر بەشە، ینی بەشی زۆری ئەو بەرپرسە باڵاکان کە دەیجێڕنەوە لە بۆ ئەوەی کە پەیوەندی بە سپیکردنەوەی پارە هەیە. لە دیارترین کردەوەکان کە سپیکردنەوەی پارەی پێنجام دەدرێن ئەم شێوازانن. ئەو پارانەی لە دزی و گەندەڵی و سەختەکاری و گواستنەوەی ئەو پارانە وەردەگیریان لە دەرەوەی وڵات، بەشداریکردن لە گروپێکی تاوانکاری ڕێکخرا و وەرگرتنی پارە، بازرگانی کردن بە مرۆڤ و قاچاغبردنی کۆچبەران، بازرگانی کردن بە ئەندامەکانی جەستەی مرۆڤ، بازرگانی کردن بە مادەی هۆشبەر و مادە دەرونیە نایاساییەکان، ساختەکاری و گەندەڵی و بەرتیل،
ئەم شێوازانە دیارترینە و شێوازانن کە پارە تێیدا سپی دەکرێتەوە. بەپێ ئەو داتایانەی کە نووسینگەکەی عێراق بڵاوی کردوتەوە، بەغدا 480 حاڵەت تێیدا ئەنجام درا و هەولێر کە پارێزگایەکی هەرێمی کوردستانە 92 حاڵەتی سپیکردنەوەی پارەی تێدا ئەنجام دراوە. مووسڵ 16 حاڵەت و بەسرا 85 حاڵەت و نەجەف 41 حاڵەت و کەرکووک 21 حاڵەت و کەربەلا 12 حاڵەت و بابل 20 حاڵەت، دیالە 7 حاڵەت و ئەمبار 9 حاڵەت و سەلاحەدین 6 حاڵەت و سلێمانی 25 حاڵەت، میسان 3 حاڵەت و زیقار 15 حاڵەت، دیوانیا 12 حاڵەت و دهۆک 28 حاڵەت و واستە 40 حاڵەت. واتا بە پێوداتانەی کە لە نووسینگەکەی عێراق بڵاوکراتەوە هەرێمی کوردستان تێیدا 145 حاڵەت تۆمارکراوە لە ماوەی 1 ساڵدا. ئەوە دیاردەکی جیهانیە لە عێراقەیە لە کوردستانیشەیە و ئەو وڵاتانش کە زیاتر پەنای لە بۆ دەبن. یەکەم سویسرایە چکە قانونەکیە لە ساڵ 1934 دەرچووە، هیچ زانیاریەکی خاوەن پارەکان نە بە وڵاتەکەی خۆی دەدا نە بە هیچ کەسەشدا. زایدن ئەو وڵاتانەی کە پێیان دەوتی جوزری کاریبی، سێمیش ئەو وڵاتانەی کە باجیان کەمە و لە دەرەوەی چاودێری نێودەوڵەتینە ئەوانە ڕێگا دەدەن کە ئەو پارانە بستە بانکەکان تێکەڵی کارەکانیان بکرێتن. بەڵام پارەسپیکردن لە عێراق زۆرە. ئێستاش ئەو ڕێکارانی بانقی مرکزی حکوومەتی عێراقی دەگیرتە بەر و خەرک لە بانکەکان و خاف و خەرک لە مەتاڕەکان دەگیرێ و دەنگ پێیا دەبی و قسە هەیە و ئەوانە هەیە. بەڵام ئێستا لە کوردستان دیاردە چکە هەیە، ئەویش پێدەوتێت مان لۆندەرینگ، یعنی شوشتنەوەی پیاو هە بۆ جاسوس بۆ جاش بۆ ئێستا دیوەخانانەی دەدەنێ، پۆستی حکومی دەدەنێ، ڕێزی لێ دەگیرێتن وەیکە دێ خەڵکە شۆڕەژێر و پاکە پەشیمان بوویتەوە لە پاکێتی خۆی و لە شۆڕەژێرێتی خۆی و لە دەست پاچی خۆی. ئەوە پێدەوتێت شۆرینەوەی پیاو لە کوردستان دروست بووە. چەند ئەم بابەتە زیاتر اختصاسەشی ئابووریە، اختصاسی منیەوەکوە پارێزدەرێک، بەڵام بێگومان دەبێتە هۆی ئەوەی کە چینێکی دیاریکراو لە کۆمەلگا پارێکی ئێزگار زۆریان لە ناکاو بە ئاسانی دەکەوێتە بەدەست کۆنتترۆلی بارودۆخە ئابوووریەکە و سیاسەکەش دەکەن و چینی ناوەڕاست کە چینێکی زۆر ئەکتیڤ و چالاکە لە کۆمەلگا بەرەو نەمان دەڕوە بەلەو لاوازی دەڕوە و هەڵ ئاوسان لە ئابووری ڕوئەداتن بە شێوێکی سەرسوورهێنەر کە سعرەکان گران دەبن کە فەرمانبەرێکی ئاسایی یان هاوڵەتێکی ئاسایی بە درێژای عمری ناتوانێت ببێتە خاوەنی پارچە زەویەشی یان خادوێکی نیشتنی خۆی، ناچار دەبێتن دەبێت پەنا باتە بەر ڕێگای تر بۆ پەیداکردنی ئەم یەکێکی نیشتە جێبوون بۆ نمونە. و ئەم یاریە لە نرخی فەرمی و نرخی واقعی دینار و دۆلار لە بازارەکاندا ئەویش کاریگەری خۆی هەیە. بۆ نمونە کاتێکە ئەو کەسانی پارێکی ئێزگار زۆریان لە بەردەستە دەیانەوێت لە بازار بیگۆڕنەوە، هەرچەندە بانقی مرکزی عێراقی سعرێکی دیاریکراو دادنێ، بەڵام هەر بڕەپارێک دەخاتە بازار ئەوان یەکسەر دەتوان بیکردنەوە و بیبن بۆ خۆیان و بیگۆڕۆ بە شوێنەکانی تر. بۆیە بوونی ئەم تاوانە ئابووریە شوشتنەوەی پارەیە کاریگەری لەسەر ناسەقامگیری نرخی دراویشەیە لە دەوڵەت. سپیکردنەوەی پارە لەو شوێنانە کە زۆر زەق دەبیتەوە کە دەسەڵات لاوازبی سیستەمی سیاسی بەهێز نەبیتن لە و هەروەها کەلێنی قانونی هەبیتن، ینی دێن لەو شوێنانە ئیشەکانی خۆیان دەکەن. لە هەرێمی کوردستان وەک باسم کرد، ینی کەلێنی یاساییمان هەیە، ینی سوود وەرگیراوە لەوەی کە بە تایبەتی کە یاسا نەبیتن و ئەو پارانە بە تایبەتی لە عێراق و لە خواروی عێراق کە دێتن لە هەرێمی کوردستان سپی بکرێتەوە. هەروەها بەشێکی پەیوەندی بە وڵاتە جیرانەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە کە تێیدا مامەڵی نایاسایی و پارەی تێدا سپی دەکرێتەوە. ئەو تەریقانەی کە ئێستا دەکرێتن کڕینی عقاراتە لە وڵاتان بە تایبەتی لە سویسرا، کڕینی عقاراتە لە وڵاتانی وەکو ئیمارات و زۆری سەتەلایتەکانە، زۆری ڕێکخراوەکانی خێرخوازیە، زۆری شەریکاتی وەهمیە. شەریکەی وەهمی هەیە یەک بۆنی دانایە، یەک عەتری دانایە بە پارەی زۆر خەیاڵی و زۆر وەهمی و گازکردن و هێنانی گۆرانی بێژ و خەرچی ناودار و ڕێکلامکردن لە بۆ شەریکەکی بەسیط کە داهاتەکەی زۆر کەمە، داهاتی 5 ساڵیشی ناکاتە پارەی ئەوەی کە دەداتە ئەو ممەسیلە یان ئەو شخصە ناودارە ئەوەی کە لە سۆشیال میدیاوان ناودارە
پارەشێکی زەخمی دەدەنێ ڕاست لەوە پارەیە لە بۆوی نییە. ئێرە شوێنی بردن و دزین و ڕەشە وەرگرتنەکەیە دەیبەنە دەرەی ئێرە لەوەی داخلی وەش پێم گوتی بەخۆیان شۆرینەوەی پارە بریتێ لە هەوڵدان لە بزرکردن و شاردنەوەی سەرچاوە ناشەرعیەکەی و تێکەڵکردنی بە سیستەمی بانکی و سیستەمی بازرگانی ئەوە زۆرێکە لە ڕێگرتن لە غەسیلی ئەموال لە بەرەی غەسیل لە ئەموال هۆکارێکە بۆ نایستیقرارکردنی نرخی دیناری عێراقی بۆی ڕێ بگرن ئەو دۆلارەی هەیە کەمتر تەهری بکرێت. زۆر پێویستە بە تایبەتی لەژێر ڕۆشنایی ئەو داتانێک کە باسەوە دەکەن لە هەرێمی کوردستان دوو پارێزگار لە بینی 5 پارێزگا گەورەکەی عێراق دوو لەوانە لە هەرێمی کوردستان کە زۆرترین تاوانی سپیکردنەوەی پارەی تێدا ڕوودەدا ئەگەر هەر پیاسەیەک بکەی بە شقامەکانی شارەکانی هەرێمی کوردستان هەست بە دیاردەیە نامۆیە دەکەی کە خەڵکێک لە پڕێکە و لە ناکەوە بۆ خاوەنی سەرۆت سامانەشی ئێزگار زۆر دەبینی باڵەخانەی ئێزگار گەورە بە ناوی مناڵێکی بچووکەوەیە ئەمانە هەمویان نیشانە نەبووە بوونی شوشنەوەی پارە لە هەرێمی کوردستان بۆیە بوونی یاسایەک زۆر پێویستە بۆ ئەوەی کە هاوکار بێ لەگەڵ دەوڵەتی عێراقی و ڕێکخراوە نێونەتەوەیەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دیاردەیە. خۆی ئەو قەیرانەی کە بەو دوایە لە عێراق دروست بوو ئەوی کە پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلار بوو بەشێکی زۆری پەیوەندی بە سپیکردنەوەی پارە بوو نزیکەی 5 تا 6 ساڵ دەبیتن یعنی بە تایبەتی بانکی خەزانەی ئەمریکا ینی هۆشداری دەدەن بە عێراق ینی کە پێویست دەکاتن ئەو کەلەنانەی کە هەیە پڕی بکاتەوە ینی لە سەروبەندی هاتنی داعش ینی ڕاستپاردەیە نێودەوڵەتیەکان لەسەر عێراق زۆر تۆند بوون کە پێویستە ڕێ لە سپیکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆر بگریتن ئەنی عێراق توانی تۆزە خۆی بگونجێنیتن ئەو یاسایە دەربکاتن لە زۆنی پرتەقاڵی و زەردەکە دەربێتن ینی هەنگاوەکی باشینە بەڵام دواتر لە شوێنی خۆی وەستا هیچ هەنگاوی بەرەو پێشترینەنا ینی ئەو قەیرانی کە لێی دروست بوو ینی بە ئاشکرا دیار بووکە ئەو پارەی لە عێراق کە دۆلار دەخرێتە بازار بەشێکی بۆ وڵاتەکانی لە بۆ ئێران و لوبنان دەچیتن کە ئەمەش هێلی سوور بوو ینی ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان هەیە وەک باسم کرد ئەو یاسایە کە نییە ئەنی ئەو هەنگاوانێک کە بە ئەلکترۆنیکردن بە شەک ڕێگری دەکاتن بەڵام ینی خۆشبەختانە ینی لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوو ینی ئەنجومەنی وەزیران پرۆژە یاسایەکی پەسەند کردیە دەینێرێتە پەرلەمانی کوردستان بەهۆی ئەو فشارانەی کە لەسەر هەرێمی کوردستان بووە ینی چ لە عێراق چ ڕاستپاردە نێودەوڵەتیەکان داوایان کردووە کە هەرێمی کوردستان ئەو دیاردەی تێدا بەدی دەکرێتن پێویست دەکاتن ینی هەنگاوی فعلی بۆ ڕوبەڕووبوونەوەی بنێتن ئەوجا یەک لەو هەنگاوانە کە پێویست بوو دەرکردنی یاساکە خۆشبەختانە ئەو یاسا وەک باسم کرد لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرایە ناردرایتە پەرلەمان بەڵام ئەوەی ئێمە دەیخوازین ئەوەی ئێمە کە ومێدمانە ینی پێویست دەکاتن کە ئەو یاسایە موئەسسەشی بەهێز دروست بکاتن ینی ئەزمموی خراپمان هەیە زۆر جاران ئێمە موئەسسە دروست دەکەین بە لاوازی کورس و کاڵی دروست دەکرێتن ینی ئەو ڕۆڵە ناژێڕی لە ئەرزی واقع بۆ ڕوبەڕووبوونەوەی دیاردەی بە تایبەتی گەندەڵ یا سپیکردنەوەی پارە پێویست دەکاتن لە چوارچێوەی ئەو یاسایە کە دەردەچێت لە پەرلەمانی کوردستان موئەسسەیەکی بەهێز دروست بێتن تاوەکو بتوانێتن ڕێگری لەو دیاردە بکاتن ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان کە جەنابەت باست کرد کە ینی مامەڵەی بانکیە پێویست دەکەم پێداچوونەوەی تێدا بکرێتن ینی بەشێک لەو سەرنجانەی کە هەیە لەسەر هەرێمی کوردستان پەیوەندی بە مامەڵە بانکیەکانە کە تا ئێستا ینی زۆرترین مامەڵە بە کاش دەکرێت لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان و تاوانی سپیکردنەوەی پارە دەربارەی سپیکردنەوەی پارە لە هەرێمی کوردستاندا تا و زیانیاری فەرمی بەردەست نییە جگە لە داتاکانی بەغدا کە پەیوەندی بە هەرێمەوە هەیە بەو پێی کە ئەم یاسای عێراق لە هەرێمی کوردستان بەرکار نەکراوە هیچ یاسایەکیش بۆ مەبەستە دەرنەچووە وێ ڕای هەوڵ و داواکاری نێودەوڵەتیەکان و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی یاسایش بەڵام هەرێمی کوردستانی عێراق لە بۆشایەکی گەورەی یاساییدایە لەمە ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردە تاوانیە بە گوێرەی بە دوواداچوونەکان هیچ داتایەکی فەرمی نییە بە تۆمارکردنی داوای سزایەکان لەسەر ئەم بابەتە و سپیکردنەوەی پارە و گومانەکان لەسەر هەبوونی ئەم تاوانە ئەمەش لەبەر هۆکاری نەبوونی یاسا و نەبوونی هەماهەنگی و هاریکاری دامەزراوەکان و تەرخانکردنی دامەزراوەیەکی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم تاوانە بەڵام بە بڕوای چاودێرانەگەر یاسایەکی تایبەت لە هەرێمی کوردستان بۆ ئەم دیاردەیە دانەدرێت و
بە زووی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان یاسایەکی تایبەت بە سپیکردنەوەی پارە لە هەرێمی کوردستان دیاری نەکەن دەکرێت هەرێمی کوردستانیش بچێتە ناوچەی سوورەوە. بەخۆی من لەگەڵ بە ئەلکترۆنبوونی هیچ پارەیەک نیمە، هیچ سیستەمەک نیمە لە بۆ دەرەوەی وڵات، بەڵام دەکرێت خەڵک مۆزەفەوانە بە ئەلکترۆنی ڕات بخوان وەگرنەوە لە سیستەمی ماستچکە فەرقێ لە بینی پارە، لە بینی پارەی بانقی، لە بینی پارەی ئەلکترۆنی. ئەو ئێستا پارەی ئەلکترۆنیە وەکو بیتکۆینوانە لەگەری نیم، لەگەڵ ئەوەمە پارەی مەسرەفی کە ماستەر کارت و ڤیزە کارتەوان دەگرتەوە. لۆی لێمان تێکەڵ نەبی تو بتێ وڵاتەکەت پێش بکەی ئابووری وڵاتەکەت دەبی سیستەمەکی بانقی ئەلکترۆنی تەبی، بەس هەر ڕقەمەک دەبی ڕەسیدی هەبی، فەرقیە لەگە پارەی ئەلکترۆنی. ئەمە چاوپۆشیکردن لە تاوانباران، ئەمە ڕێپێدانە بە بەتاڵانکردنی سەرەوت و سامانی خەڵک و خالیکردنەوەی جیرفانی خەڵک بۆی هەموو بکەوێتە دەستی چینێکی دیاریکرا و وە لەوێشەوە کۆنتترۆلی ژیان و گوزەران و ئابووری و سیاسەتی ئەو ناوچێژ بکرێت. ئەو ڕێو شوێنانەی کە ئێستا بانکی مرکزی عێراقی دەیخاتە ڕوو، ئەنی پێویست دەکاتن هەم هاوڵاتیان هەم بازرگانان خۆیان لەگەڵ بگونجێنن، چکە لەمە دووە هەموو ئیجراعاتەکان تونتر دەکرێتەوە، پێویست دەکاتن هاوڵاتیان خۆیان لەگەڵ ئەم مامەڵەی یاسایی تۆزەک بگونجێنن. ئەنی ئەوەی کە پێویست دەکاتن لە بەڵگەنامەی فەرمی لە هێنانی کەلوپەلە لە بۆ هەرێمی کوردستان و عێراق پێویست دەکات بە ئینڤۆیس و وەسڵ وسوڵاتی ڕسمی بکرێتن، یعنی بە تایبەتی عێراق ینی لەوە دەرچووە کە جارێکی تر بگەڕێتەوە دواوە، ینی ئیجراعاتەکان تونتر دەکرێتەوە. بۆیە ئەوەی کە لەسەر هاوڵاتیان لەسەر بازرگانانە پێویستە خۆیان لەگەڵ ئەو دووخەنوێ بگونجێنن، هەوڵدن مامەڵەکانیان بە شێوەیەکی بانکی بکرێتن، هەوڵدن ینی ئەوەی کە پەیوەندی بە سەرەداوەکانی سپیکردنەوەی تاوانی سپیکردنەوەی پارەیە ینی لێ شارەزا بن. ینی خۆشبەختانە کۆمەڵک ڕێکخراوی نێودەوڵەتی ینی هاتوونە دانەوەی ئیش لە عێراق بکەن. یەک لەو ڕێکخراوانە UNDP-ە، ئەنی دەیەوێت لەسەر عێراق و هەرێمی کوردستان ئیش بکاتن، پێویست دەکاتن ینی هاوڵاتیان وەک باسم کرد لە قۆناغا بتوانن لەگەڵ ئەو ئیجراعاتانە خۆیان بگونجێن.